بینەرانی بەڕێزم کاتتان باش. کوردستان لە دووڕیانی هەڵبژاردنێکی نوێی پەرلەمانی کوردستاندایە و تا ئێستاش مشتومڕی دەستور ئایا دەگەڕێتەوە بۆ پەرلەمانیان ناگەڕێتەوە. هەرما وەکو خۆی ماوەتەوە وەکو یەکێک لە قەیرانە سیاسی ئاڵۆزەکان لە کوردستاندا لە نێوان ئۆپۆزیسیۆن و پارتەکانی دەسەڵات داماوەتەوە. ئایا لەم بارودۆخەدا بارودۆخی یەکێتی نیشتمانی کوردستان چۆنە؟ بە تایبەتیش لە شاری هەولێردا ئایا هەولێر دەبێتە چەقی یەکلاکەرەوەی ململانێ سیاسیەکان لەم بارودۆخە گەرمەی سیاسی هەرێمی کوردستاندا؟ پێگە و جەماوەری یەکێتی لە شاری هەولێردا لە چه ئاستێکدایە؟ بۆچی زۆر جار ڕاگەاندنەکانی ئۆپۆزیسیۆن بانگەشی ئەوە دەکەن کە سلێمانی بۆ ئۆپۆزیسیۆن و هەولێریش بۆ پارتی دیموکراتی کوردستان یەکلا بۆتەوە کەوا بێت پێگەی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەرێمی کوردستاندا لەکوێدایە؟ ئەم تەوەران و چەندین تەوەری تری تایبەت بە بارودۆخی یەکێتی نیشتمانی کوردستان و قەیرانی ئێستای سیاسی هەرێمی کوردستان ڕوبەڕووی سعدی ئەحمەد بیرە بەرپرسی مەڵبەندی سی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر دەکەینەوە. کاک سعدی بەخێوی بۆ چاوپێکەوتنی ئێنارتی. زۆر سپاس. کاک سعدی، ئەوەی بانگەش ئەکرێت ئەوترێت کە یەکێتی چووە ناو گەمەیەکەوە کە نەیدەزانی ئەنجامەکەی لەکوێدایە و یەکێتی خۆی وا تەفسیری ئەکا بۆ قاعدەی خۆی کە دەستور ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان، بەڵام ئەوەی کە لە بەرپرسانی پارتی و ئیبیسین باز لە گەڕانەوەی دەستور ناکرێت بۆ پەرلەمان. ئەم مقۆمقۆیانە لەکوێوە سەرچاواگرن؟ ئایا دەستور ئەگەڕێتەوە یان ناگەڕێتەوە؟ ڕاستی شێوەی تەرحکردنی سوالەکە شێوەیەکی دروست نییە، چکە یەکێتی نەباسی گەڕانەوەی کردووە نەباسی نەگەڕانەوەی کردووە. یەکێتی وای وتووە لە ئەوەوە بۆ ئەوی لای بینەران ئاشکرابێ، بۆ جەماوری یەکێتی ئاشکراوی. یەکێتی دەڵێ من لەگەڵ لە توپەتکردنی جەماوەری گەلی ئێمە لە هەرێمی کوردستان نیم. یەکیان بڵێ دەستور نابی بگەڕێتەوە، یەکیان دوی دەستور بگەڕێتەوە. دەستورێک ئەگەر نەبێتە سەبەبی کۆکردنەوەی تواناکانی گەلەکەمان، بەڵکو بێتە سەبەبی تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و فراوانترکردنی لێکترازانی خەڵکی کوردستان، ئەو دەستورە بۆچیە؟ ئێمە دەستورێکمان دەوێت کە ببێتە مایەی سازان و کۆدەنگی نەک لێکترازان. ئەمە هەموو لایەنەکان هەر بانگەشەی ئەوە ئەکەن. بانگەشێوان کاک سعدی ئێوە لە دوای 30 حوزەیرانەوە ببوورە، لە دوای ئەو ڕێکوتنی کە لەگە پارتی لە 29 حوزەیران مەکتەبی سیاسیەتی واژووی کرد، بانگەشەی ئەوەتان کرد کە ئێوە سەرکەوتنتان لەوە بەدەست هێناوە کە ئەو داواکاری ئۆپۆزیسیۆنتان بەدیهێناوە کە دەستور. ئێمە داواکاری ئۆپۆزیسیۆنمان بەدەست نهێنەوە، داواکاری خۆمان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و دوورخستنەوەی هەرێمی کوردستان لە دووبەرەکی و قوڵکردنی ناکۆچەکان. داواکاری ئێوە سازان، داواکاری ئێمە سازانە نەک لێکترازان. سازان بە معنای ئەوەی کە خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان لە کوردستان حەدی ئەدنای کۆدەنگیان هەبێ لەسەر ئەم دەستورە، لە زیاتی ئەوەی ئەم دەستورە دەرنەچێت، لە زیاتی ئەم دەستورە 51 و 52 و 55 و 59 لە سەد بینی، با ئەو دەستورە 70 لە سەد بینی، 75 لە سەد بینی. چونکە ئەو دەستورە نەبۆ کاتێکی دیاری کراوە، نەبۆ شخصێکی دیاری کراوە، نەبۆ حیزبێکی دیاری کراوە. ئەم دەستورە دەبتا سەرچاوی هەموو یاساکانی کە کۆمەلگای ئێمە لە هەموو ڕوێکەوە ڕێک دەخات. بەچی لە 170 بۆ 80 ئەهێنێ؟ دەبێت سازان بکرێ، دەبێت سازان بکرێ. و من لەو فترەیە پێم وایە ئەم هەڵاو بگرەی کە لەلایەن برایانی ئۆپۆزیسیۆن دەکرێت علاقەی بە دەستور و سازان و لە سازانەوە نییە. ئەمە بریتیە لە هەڵمەتێکی هەڵبژاردننی پێشوەخت. ئەمە مادەیەکە، ئەگەر ئەو مادەیە نەبێ ئەوان ناتوانن هەڵمەتی هەڵبژاردننی پێشوەخت دەست پێ بکەن و هەوڵ دەدەن بە قەدەر توانە ڕێکخراوەکان ناشیرنکەن بە بوختان بە ناڕاست بۆ ئەوەی بەڵکو خواکردی لە هەڵبژاردننی داهاتوو چەند دەنجێک زیاتر بێنن. برایانی گۆڕان بەڕاستی تەفەڕوقیان کردێ بۆ بوون بە ئۆپۆزیسیۆنی یەکێتی. ئۆپۆزیسیۆنی کەسترنی لە هەرێمی کوردستان، ئۆپۆزیسیۆنی یەکێتین. ئەجینا ئەو دەستورەی کە ئەوان لایەنەکەی تر دایانگۆ نابێ بگەڕێتەوە بۆ پەرلەمان، نابێ دەستکاری بکرێ، نابێ هەموار کرێ. ئێستا ئەو دەستورە بە پێی ئەو نامەیە جەنابی سەرۆکی هەرێم و بە پێی مەتنی یاساکەی کایە ئەو دەستورە ئەبێ سازانی لەسەر بکرێ، هەموار بکرێ،
لە دەرەوەی پەرلەمان یا لەنەوەی پەرلەمان بۆ یەکێتی ئەوەندە فەرق ناکە بەڵام هەر گۆڕانکاری بەسەدا بێت جارێک کە بستەوە کوێ تەزدیقکرێ ئەتوو بڵێ وڵا ئەوە ئێوە بچێتە پەرلەمان خۆ لە دیوەخانی ئێمە ناکرێ لە دیوەخانی ئاغایە کوچەخوایەک ناکرێ دەبی بستەوە پەرلەمان لەوێ تەزدیق بکرێت بەڵام ئەوی دووەمیان پێشترێک کە کاک مەسعود هەڵبژێردراوە بوو لەلایەن کۆمەڵانی خەڵک ئێستا لەلایەن پەرلەمانەوە بۆی تەمدید کراوە تا ئەم سازانە ئەبێ تێدەگەی لەلایەکی ترەوە ئێمە لە هەرێمی کوردستان خۆمان بە حیزبی مەسئول دەزانین حیزبی مەسئول نابێ هەرێمی کوردستان بخاتە بەردەم هەڕەشەیەکی فەراغی دەستوری گەورە کە مەعالەجە نەکرێت ئێمە دەستورمان موافقە نەکردووە ڕازینین و لەگەڵ خەڵکیتری لەسەر خۆکانکردنەوەی کاک مەسعود و نامانەوێ دەستور بەو شێوەی کە هەیە بڕوە ئێ باشە ئەمە هەموو بەیەکۆ ناکرێت ئەمە هەرێمێکی کوردستانیە لە وڵاتێکی دیموکراسی دەستورێکی هەمیشەی عێراقت هەیە ڕێگای بێت داوە هەرێمێک بێ هەرێمەکە بە پێی ئەم یاسایانەی کە بەپێی ئەم مادانەی کە لەناو دەستوری عێراقێ پێویستە سەرۆکی هەرێمت هەبێت بۆ مسادەقەکردن و بەشداوامبوونی پرۆسەی سیاسی پێویستە یاسات هەبێت بۆ بەڕێوەبردنی وڵاتەکەت یاسا کەس نەبێ مسادەقەی بکە بۆ لێ ڕێگرتن لەم فەراغە دەستوریە بۆ شانسێکی تر دان بە لایەنە سیاسیەکان بەڵکو بگەنەیەک و سازانێک پێک بێ ئەم فترێ دوورخرایەوە بەڵام ئێستا وا تەفسیر دەکرێت کە یەکێتی سازشی کردووە من نازانم ئەگەر یەکێتی سازشی کردو ئەوان چیان دەکرد خۆ ئەوان ناڵن ئەمە چیمان دەکرد بەس ئەوە یەکێتی سازشی کردووە پارتی قۆرخی کردووە یەکێتی تەقسیمی دەکا ئەوە شەفاف نییە گۆڕانکاری پێویستە چاکسازی پێویستە بەڵام چاکسازیەکان چۆن بێ و گۆڕانکاریەکان چۆن بێ ئەم پێم وایە خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی هەولێر لەوە زۆر زرنگترە ببێت خۆی بکاتە قوربانی ئەو پرۆپاگەندە بنەمایانەی کە دەکرێت بەداخەوە هەندێک لە هۆکانی ڕاگەاندنیش بوونەتە وەسەتێک کە ئەم پرۆپاگەندانە لە ڕێگایەوە بە فراوانی بڵاوە کرێتەوە و ئەکید یەکێتی نیشتیمانی لەسەر ئەم مۆزوعانە دەست دەکاتەوە و بە تونترین و باشترین شێوە دیفاع لە خۆی دەکات و بۆ خەڵکی کوردستانیش ڕوونەکاتەوە من پێم وایە ئەم هەڵانەی کە چەند ڕۆژێک لەمەوە بەردەکرا لە هەر لایەکەوە بێ دوایین مقابلەکە کرا لە گەبەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئەو لە ڕێکەوتن نامەکەی بیستنەوەی هیندا بوو بیستنەوەی حوزێراندا بووە ڕوونکردنەوەیکی زۆر منطقی و ڕوونکردنەوەیکی زۆر گونجاو بوو لەگەڵ مەتنی ئەو یاسایی کە لە پەرلەمان ئێستا لەو بارەیەوە دەرچووکە درێژکردنەوەی پەرلەمانە کە مەوزوعی درێژکردنەوەی یا دواخستنی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لەگەڵ مەوزوعی دەستور و هەموارکردنەوە پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان زۆر ڕوون بوو لەگەڵەوەی کە درێژ بوو باسی وا کات کە پرۆژەی دەستور تەسلیمی سەرۆکایەتی پەرلەمانی داهاتووی کوردستان تەفسیری جەناب تا تەفسیری کەناڵەکانی من نییە بە تەفسیری کەناڵەکانی ئەو زۆر وازە سەرۆکایەتی هەرێم بێ سەرۆکایەتی پەرلەمان لە چێ دادنیشی لە پەرلەمان دانیشە بەڵام ئەو ناو پەرلەمانە لە دەرەوە باز لە کۆدەنگی 36 کاک سعدی بوو ئەمەی پرسیارەکەم بۆ ئاڕاستەیە بێت بە شێوەیەکی کە بێ باز لەواکرێت کە ئەم دەستورە لەلایەن 36 حیزبەوە واژۆی لەسەرکراوە ئێستا لە کوردستانە پێنج لایەنی سەرەکی هەیە سیانیان ئۆپۆزیسیۆن و دوانیان لەدەسەڵات باشە سازان لە نێوان ئەو پێنج لایەنە بکرێ کە هەموو کورسی پەرلەمانیان بەدەستەوەیە زۆرینی کورسی پەرلەمانیان بەدەستەوەیە گرنگترە و قەیرانەکە باشتر چارەسەر ئەکا یان کۆکردنەوەی سیوەک حیزبی تریش لەگەڵ یانەکە ڕەنگە بە هەر سیوەک حیزبەکە کورسێکی پەرلەمانیان نەبێت من پێم وایە ئەو زمانی ئەو زمانە مەغروریە زمانە ئیستیعلاییە زمانێکە کە قەرنی ڕابردووە ئێمە قەت حیزب بە کیلۆ ناپیوین بەڵام ئەمە قورسایی جەماوەریە بە کورسیش ناپیون ئەوە ڕووداوێکە هاتۆ بە جاری داهاتوو بێن ئەوەندە کورسیە ئەوەندە کورسیە نایێتەوە بێن ئەمە ڕووداوێکە ڕووی داوە بەڵام ئەوە ناتانی بکەی ئەساس بۆ سەلبکردنی ئیرادەی ژمارەیەکی زۆر لە ئەحزاب یەک کورسی هەیە دوو کورسی هەیە پێکەوە 15 کورسیان هەیە بۆ ناپی پێشداری بکەن ئەی ئەو دەستورە بۆ ئەوانیش نییە ئەو دەستورە بۆ هەر دایکێک و هەر باوکێک و هەر باوکە شەهیدێک و هەر مناڵە شەهیدێک و هەر
جوتیارێک و هەر کاسبێک و هەر مقاویلێک و هەر ئاغایەک و هەر جوتیارێک نییە پێویستە خەڵک لە ڕێگای هۆکانی ڕاگەیاندن ئەتوش بەشداری دەکەی کەناڵەکەیەوەش بەشداری دەکە کەناڵە حیزبەکانیش بەشداری دەکەن ڕۆژنامەکانیش بەشداری دەکەن لە مەزەلەی دەستور هەموو کەسێک بەشداری دەکات هەیە ڕاستەوخۆ مباشر هەیە ناڕاستەوخۆ لە ڕێگای ئەو پەیام و گواستنەوەی هاواڵەکان ئەو حیزبانەی کە هەن لە ڕابردوودا بەشداریان کردێت لە نووسینەوەی ئەو دەستورە لە مناقشەکردنی ئەو دەستورە من ئێستا مناقەشەم لەسەر ئەوە نیە لەسەر ئەوە نایوەستێنم ئیلا دەبی فلان حیزب و فلان حیزب بەشداری بکە بەڵام قەتعەن ڕەفزی بکەی ئێمە سێ لایەنی ئۆپۆزیسیۆنی ئەوانیش دوو لایەنی ئەوە نەخێر ئەو معادلەیە ئەو شێوە تەرحکردن شێوە تەرحکردنی خراپە و من نازانم ئەو کۆبەندی ئەوان غەیری دژایەتی دەسەڵات نەبی شتێکی مشترێکی تریان هەیە هیچ شتێکی فکری مشترێکی ئایدۆلۆژی مشترێکی تریانە ئەو ئۆپۆزیسیۆنە ئەوەی خۆیان بانگەشەکەم پرۆژیان هەیە بۆ یانە پرۆژیان نیە دەسەڵات لە ئەسڵ سەر نیوەی پرۆژەکە ڕێگرین و پرۆژەکەی ئەوان هەیەە بۆ چاکسازی ئەسن ١٨ کۆپیە لە پرۆژەکەی دەسەڵات و بەشێکی هەر جێبەجێ کراوە ئەگەر زوو کۆبوونە پێنج قۆڵەکان ڕانەگرتایە ئەسڵەن ئەوێ ڕۆژێ ئەمە ڕێککەوتین بەڵام ئەوەشمان پێوتن وتمان یان ئێوە دێن بەیەکەوە پرۆژەیەکی سەر لە نوێ لەو دوو مەجموعە پاکێجە ئەوەی ئێوە ئەوی خۆمان دادەڕێژین چونکە گۆڕانکاری بەسەر منتیقە داهاتۆ بەسەر دنیا هاتووە ڕەنگە ئەولەویاتیش گۆڕابێ ئێمە بێن ئەولەویەتەکان تەرتیب بکەین ئێوە بێن حکوومەتێکی بن کە فراوەندانین ئەم پرۆژەیە جێبەجێ بکە بەڵام ئەگەر هاتنەکەتان هەر بۆ ئەوەیە ئەو پرۆژەمان هینا و چاکسازیمان کردووە لە حکوومەت جێبەجێ کە حکوومەت بووکەڵی ئێوە نییە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بتە بووکەڵی ئێوە لە دەرەوەڵا حکوومەت کاری خۆی دەکە و خەریک دەبی سەلاواتی لە دیداری ئەوان بدرێت لەبەر ئەوان نەبووانە حکوومەت غەر قبول ئەم کوردستانە پێش 20 ساڵ هەمووی ئاوارە بوو و هەمووی لە سزنێکی گەورەدا بوو بە زمانی سەدام حوسێن هەمووی هەر چاردۆری هەلو ئۆردوگا بوو ئەم هەولێرە ئێستا ڕاستمی هەیە بڕۆ سیر کە ئەکید دەبیرتە تۆ لەبیرتە ڕەنگە بچووکی بەڵام لەبیرتە من هاتمەوە لە دەرەوە پاش چەندین ساڵ دیم گریانم هات بۆم شارە ئێستا بڕۆ هەرێمی کوردستانە سیرکە بە هەموو نەواقیس و گەندەڵی کە هەیە و مەشاکلی کە هەیە ئەم هەرێمی کوردستانی ئەمڕۆ دەیبینی قابلی مقارنە لەگە ئەو هەرێمی کوردستانی پێش 5 ساڵ و پێش 6 ساڵ و پێش 10 ساڵ دەدیت ئەیوە لە چێ هاتووە خۆ بە قوڵوەڵا نەهاتووە بە کارێکی جددی هاتووە بەڵێ هاتنی ئۆپۆزیسیۆن پێویست بوو باش بوو مساهمەیەکیان کرد لە هوشیارکردنەوە بەڵام بە شەخسیکردن و هەمووی زەربی سفرکەن و هیچ نەکراوە وڵاتە ئەو وڵاتە بێ ساحێبە و تاڵان و بڕۆ و دیموکراسیت نییە و کەس ناتانێت دەمی بکاتەوە ڕۆژنامە قەدەغەیە و تەلەڤیزیۆن قەدەغەیە ئەمانە هیچ ڕاستی نیە ئێوە وەکو یەکێتی تا چەند گەشتبینن لە ماوەی ئەو 2 ساڵەیە ئەو سازانەی کە باسی ئەەکەن کە میکانیزمەکانی دیار نییە تا ئێستا ئەنجامەدرێت پاشی هەڵبژاردن سەیریکەین سەردەمێشتر دەست پێ دەکە زمانێکی نەرمتر و میان ڕۆتر دەست پێ دەکە لە چ ڕوویەکەوە ینی مەبەست هەموو ڕوویەکەوە زمانێکی نەرم هەڵمەتی هەڵبژاردن نامینی ئەو کاتە هەڵمەتی هەڵبژاردن نامینی و پاشی هەڵبژاردن نانا من علاقم بەوە نییە ئۆپۆزیسیۆن سەر 2 کورسی کەمتر یا 2 کورسی زیاتر بێ لە جەوهەری مەسەلەکە هیچ ناگۆڕێ ئێمە هەرە بپێکەوە لە ئۆپۆزیسیۆن بین یا لە حکوومەت بین دەبی پێکەوە ئیدارەی وڵاتە بکەین ینی پێ دوایە لەبەرەوەیان ئۆپۆزیسیۆن و ڕەشە و ڕۆژنە بۆ حکوومەت دەدەن مەسئولن بەلای کەمی لەسەر ئەوەی کە دەست ئەی گۆڕین و ئەی گۆڕین نەشیان گۆڕ چییە ئەم 4 ساڵە چیان کرد غەیری ئەوەی چەند بەشێک بوون لە عملیای سیاسی ئێستاش بەشێکن لە عملیای سیاسی بەڵام هەندێک کولتور هاتووە کولتورێکی درست نییە بۆ وڵاتێک کە لە سەرای بنیادنان و دروستکردنی ئەوەی کە پێی دەوتر نەشنەل بلدینگ ئەبێک کولتوری شەڕەجنێ و کولتوری ئەو زمانە زبرە و کولتوری نەفی و کولتوری هەمووی زەربی سفرکە ئەوەنە کولتوری وڵاتێک نین کە بە تەمای نووسینەوەی تاریخ بن بۆ ملەتەکە بەڵام کاک سادی ینی ببوورە ئەگەر ئێمە مقارڕانەی 20 ساڵی تەمەنی حکومڕانی یەکێتی و پارتی بکەین لە کوردستان و مقارڕنەی بکەینەوەێ بە پێش ڕاپەڕین کە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەخۆ بینیوە کەواتە ئەوش زۆر ئێمە بە 4 ساڵ حکوم لەسەر ئەدای ئۆپۆزیسیۆن بین بە شەرتە لە وڵاتێکە ئۆپۆزیسیۆنەکە دەستوری من تۆ هەوڵمەداهینەکەی من مزام جەنابەت ڕۆژنامەنووسێکی باش بەڵام ئەوها زوومەی گۆڕە من دەڵم ئۆپۆزیسیۆن مەسئولە
و ئۆپۆزیسیۆن ئیجابیاتی هەیە لە هوشیارکردنەوەی خەڵک و ئۆپۆزیسیۆن ئەسڵەن کە ئەگە نەقسانەیەکی هەبی ئەو نەقسانە نەیتوانیوە خۆی ڕابێنێ لە ڕۆلی ئۆپۆزیسیۆن وەکو جیهازێکی کۆنتترۆل لەسەر ئەو حکوومەتە لەسەر ئەدایی ئیدارە نەیتوانیوە لەبەر ئەوەی هەندێک جار ئیتر بەردەوام دەبێت لەسەر کوتینەوەی شتێکی کە ناڕاستە وردەوردە مزاقل لە دەست دەدا غەیری ئەوە ئەگەر لەوێش هیچ کەی بۆ نەڕوە ئەو دەست پێ دەکە مەسەلەکان دەکاتە شخصی ینی شخصێک هەڵ دەکە من با هەر تۆم بەدڵ نەبێ ڕەنجی کراواتەکەت چۆنە جلەکەت چۆنە تۆم دەبی قبول وەکو تۆ خۆت چۆنی ئەوام دەبی تۆ قبول بێ پاشان دەبی گوێ لێ ڕابگرم و ئەبێ شتێک بڵێم کە بگونجێ لەگەڵ حەدی ئەدنای ڕاستی واقعیەتدا من ناڵێم ئەوە پۆسن هەمووی دەڵێ هەمووی ڕاست نیە بڵێ لە ئیدارەیەکی وە فراوان و لە وڵاتێکی دیموکراتی تازە و لە بەرزبوونەوەی ئاستی ژیانی خەڵک بەم سورعەتە و لە ئەو هەموو میزانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ باشترین مەیدانە بۆ دروستبوونی گەندەڵ هەیە بەڵام گەندەڵ بە شەو ڕۆژێک دروست بووە گەندەڵی پرۆسەیەکە گەندەڵی بەس لە دەسەڵات هەیە لە ئۆپۆزیسیۆن نییە نەبووە هەمووی هەیە بەڵام ئەوە بە شەو ڕۆژێک چارەسەر ناگرێت چۆن بە پرۆسەیە هاتووە بە پرۆسەیەشی دەڕوە چۆن ئەتوانێت تو دەبی ئاداتەکانی بربەرەکانی کردنی گەندەڵی و فەسادی ئیداری تەفعیلکەی کە بریتین لە چاودێری دارایی کە بریتین لە لیژنەی نەزاها کە بریتین لە لوجانی پەرلەمانی کە بریتە لە ئیدعای عام هەتا ئەوانە تەفعیل نەکەی بەباشی پشتیوانیان لێ نەکەی وەکو ئۆپۆزیسیۆن حەقە زۆر پشتیوانی لەو چار ئۆرگانە بکە ڕەنگە نەتوانین بە خێرایی بەو خێرایی کە ئێمە تەمەنا دەکەین ئەو دیاردانە بنبڕ بکرین کاک سعدی وەڵامی ئەو پرسیارەت نیامەوە کە ئایا وەکو یەکێتی تا چەند گەشتبینن کە لە ماوەی ئەم 2 ساڵەیە ئەو سازانەی کە ئێوە باسانە کرد لەسەر دەستور بکرێت و ئەو دەستورە ئێمە زۆر گەشتبینین چونکە من لە نقطەی یەکەمەوە ئینتلاق دەکەم وتم ئێستا مۆزوعی دەستور و سازان و گەڕانە و نەگەڕانوی مۆزوع هەڵمەتی هەڵبژاردننی پێشوەختە ئینشاءڵڵا ئینتیخاباتەکە بەسەر کەوتووی لە کۆتایی مانجین و تەواو بێ پاش ئەوە ئێمە یەکتری دەبینینەوە من پێم وایە ئەو کاتە بە هەنگاوی زۆر خێراتر بەرەو سازانی نیشتیمانی دەڕۆن چونکە ئەکیت لە ناو دەسەڵاتیش لە ناو ئۆپۆزیسیۆنیش مەسئولیات وجودی هەیە مەسئولیاتی نیشتیمانی وجودی هەیە ئێمە مەسئولین بەرامبەر بە وەزعی پارچەکانی تر وەزعی پەیوەندی خۆمان لەگەڵ عێراق وەزعی ناوەریمی کوردستان خۆ بەتەنی لە ئۆپۆزیسیۆن نامینێ هەمووی شەرنیە هەمووی لە ئۆپۆزیسیۆن بینێ ڕەنگە فەزایشت کە بێتە گۆڕێمان حکوومەتیشی من کە فراوان دروستکەین ئەویش یەکێکە لە ئەگەرەکان بەڵێ هەر ئەگەرێکە یان گەشتبینن بۆ بەشداری بکات بەڵێ ئەگەرێکە چۆن انتخابات هەیە ئێستا لایەنی ئۆپۆزیسیۆنێتی تەجروبە کرد فەرباکە ماوەیەکیش حکومڕانی تەجروبە بکە لەوێ توانی زیاتر شت بگۆڕی لەوەی بەو نەوع ئۆپۆزیسیۆبی کەمتر توانی بگۆڕی لەوەی بێ ناو کایەکە و لەوێ ڕێی خۆت بڵێ بەڵێ ناو دەسەڵاتی جێبەجێکردن مەبەستا بەڵێ کاک سعدی بەشێک لە قاعدەی ئۆپۆزیسیۆن لێرە و لێوێ بانگەشەی ئەوە ئەکرێت کە سلێمانی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە حەسم کراوە براوەتەوە هەولێری ژوادا ئەنرێت کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە حەسم کراوە براوەتەوە ئەمانە لە کوێوە دێن ئەگەر وابێ ئەگەر بەپێ ئەو بانگەشانە بێ ئەی موقعی یەکێتی وەکو هێزێک لەکوێیە نامن پێم وایە ئەمانە یەکەم زاکریان زۆر بڕناکە دووەمیش ڕەنگە تەبیعەتی خەڵکی کوردستان شارەزانە بن خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ساڵی 1992 ناژی جیلێک پێگەیشتووە شەرت نییە لەبەرەوەی باوکی دەنگی چۆندا و ئەوی ژوا دەنگ بدە شەرت نییە لەبەر ئەوەی لە ئینتخاباتی ڕابردوو چۆن دەنگیدا و وا دەنگ بدە بەپێ هەموو ئامارەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای هەولێر لە حدودی 25% خۆڵەمێشی هەیە خۆڵەمێشی مەبەستم لە ئەو کەسانەیە کە دەڵێ دەنگ بە هیچ لایەنێک نادەم ئەکید لە هەولێر کە 25% یا 23% بڵێ دەنگ بە هیچ لایەنێک نادەم ئەو کەسانن ئەکید پارتی نین چونکە ئەوانە بەشێکیان لەبەر ئەوە دەڵێنەوە ئاسایش بزانێتەوە نەک پۆلیس بزانێتەوە نەوەک
مشکلم بۆ دروست بێ ینی هەر کەسە و پێی بەرژەوەندی خۆی بیرەکاتەوە ئەگەر پارتی بێت لە هەولێر چی هینی هەیە بڵێ من پارتی هیچ مشکلەی نییە و من تەسەورەکەم لە هەرێمی کوردستان ئەو 25 شەر نییە یەکێتی دڵی خۆش بڵامی دەنگ بە من دەدەن گۆڕان نابی بڵێوانە دەنگ بە من نەدەن بەڵام خەڵکێکن ئێستا تقریبن ئەوەی کە دەنگ بڕیاری نەداوە دەنگ بە هیچ لایەنێک بدا ڕەنگە گەورەترین حیزبی لە هەرێمی کوردستان ئێستا مەقسەدم گەورەترین نسبەت بی بۆیە پێم وایە ئەوانەی کە ئەو برادرانە باسی دەکەن ئەکید ئەو دەنگەی لە انتخاباتی ڕابردووینانەوە بەنسبەت سلێمانی بەنسبەت هەرێمی کوردستان گۆڕان ناهێنێتەوە قەتعا ناهێنێتەوە ئەمە هەر معلوماتیان تەوەقع هەڵبژاردنەکانی ڕقم قساکە خۆ هەڵبژاردنەکانی ئەم دوایە مووسڵ هی دیالا هی محامیەکان هی ئەم هی ئەو ئەوانە هەموو دەریخست کە گۆڕان ڕۆ و خوارە و وەزعی ناوخۆی گۆڕانیش وەزعێک نییە کە زمانیشتر قسە بکە ئەمە هەمووان لە کوردستان دەژین و ڕۆژانەش متابعی گۆڕانکاریەکان دەکەین بۆیە من پێم وانە ئەم مەوزوعە دروست بێ و لە سلێمانیش قەتعاً وا نابێ لە سلێمانی قەتعاً وا نابێ بەنسبەت هەولێر یەشتی جەماوەری خۆی جەماوەری خۆی هەیە ئەو جەماوەری هەولێر کە هەبووە ئەمە لە ساڵی 2005 انتخابات لە هەولێر دەکرێت و یەشتی جەماوەری خۆی لە دەست نەداوە بەڵێ گۆڕان لە یەکێتی جیابۆتەوە ئینشقاقێکی عەمودی وە لە سەرەوە تا خوارەوە لە ناویەکی گۆڕان سەروی 100,000 دەنگی لە هەولێر هێناوە بەڵام هێشتا یەکێتی جەماوەری خۆی ماوە و جەماوەری خۆی لە دەست نەداوە و من دڵنیام لەوەی کە چونکە پێشترێش هەندێک لایەنی تر باسی ئەویان دەکرد مەوزوعی ئەوەندە دەنگە دێنی و ئەوەندە کورسێ دێنە من پێم وایە ئەمە ئیشی زیاتر ئەو کەسانەیە کە تەنوی مۆڵاتی شتیوا دەکەن ئەجینا ئەو نوع قسانە لە هەرێمێکی کوردستانی پڕ چالاکی و خاوەنی ئەم هەموو کەناڵە بێلایەنانە چالاک و ئەکتیف چۆن خەڵک پێی وایە وەکو زمانی قەرنی ڕابردووە چۆنی وت خەڵک وا دەنگەدە خەڵک چۆن مەقایسی هەیە ڕۆژناڕێمە متابعی فەیسبوک دەکەین متابعی ینی و بەریدی ئەلکترۆنی دەکەین متابعی کەناڵەکانی ڕاگەیان دەکەین لە ناو خەڵکین نەخێر خەڵک وا دەنگنان بە تەوقعاتی خۆتان یەکێتی لە هەولێرە حیزبی چەندەم ئەبێت لە ڕووی پێگەی جەماوەری و لە ڕووی دەنگ بەدەستێنانەوە ئەمە ئیش بۆ یەکەم دەکەین تێدەگەی خۆگە یەکێک ئیش بۆ یەکەم نەکەوە داخل انتخابات ئەمە ئیشکردنەکەتان بەڵام لە ئەرزی واقعات چەنەیەنن بەنسبەت من عادەتم لێ نسبەت و ڕقەم و شتیوا بدەم بەڵام ئێمە دەنگی باش دێن ینی بە تەقدیری ئێوە هێزی دووەم یان سێەمە بن دووەم چێ هێزی دووەم یان سێ دووەم چێ ئەگەر وا دابرنێن کە پارتی یەکەم نەبین دووەم ئەگە یەکەم هێزی یەکەم بێ لێرە ئەگەر یەکەم نەبین دووەم ینی گەشتبینن بۆی کە تەنانەت یەکەمیش بەڵێ ئەمە تەنها لە سەر ئاسی پارێزگای هەولێر ئاسی پارێزگای هەولێر ئەگە یەکەم نەبین دووەم دەبینەکەیت زۆر باشە پشوویکی کوردوەرەگرین و پاشم پشۆ بەردەوام بین پارێزان پاشم پشۆ کورتە گەڕێنەوە لاتان